بە دروشمی بەدیێنانی عەدالەت و بە سزاگەیاندنی بکوژان کە سوکاری شەیدانی خۆپیشاندانەکانی قەزایی سەید سادق. پارێزەران و بەشێک لە چالاکان لە بەردەم دادگای سەید سادق گربوونەوە. ئەوان داواکار بوون لە کەیسی کوژرانی خۆپیشاندەراندا یاسا سەروەر بێت و بکوژان سزا بدرێن، نەک ئەو شێوەی شەید بڕیار کەیسی شەیدانی دیکەدا بخرێت و تۆمەتبارانش لە دەست یاسا دەربازیان بێت. داواکەین ئەم کەیسانە دانەخرێن چۆن کەیسی شەید بڕیار داخرا و پشتگوێخرا، داواکەین ئەم کەیسی شەیدانی نان و ئازادی دانەخرێت و بکەرانی ئەم تاوانە بە سزای خۆیان بگێنن. تیمی پارێزەرانی کەیسی شەیدانی سەید سادق ئەویان نەشاردەوە کەیسەکە خەمساردی و هەوڵی بەلای ڕێدابردنی تێدایە. نیگەرانش بوون لەوەی بکوژان ئازادانە دەسوڕێنەوە لە کاتێکدا هەموو بەڵگەکان خراوەتە بەردەم دادگا. تا ئێستا ڕێوشوێنەکان لە پێناو دۆزینەوە و سزادانی تۆمەتباران لە ئاست گەورەی تاوان و ئەو ناحەقێن نین کە دەرحەق بە خەڵکی جوامێری سەید سادق و گەنجانی خاوەن ئیرادە و بێبەش لە ژیان و تینوینان و ئازادی کراوە. لەبری ئەوە خەمساردی و خوێنساردی هەیە بە ئاڕاستی ئاشکرانەکردنی بکەران و فەرمانپێکەرانی تاوانەکە. لە کاتێکدا دۆزینەوەی بکوژان هەرگیز کارێکی ئەستەم نییە. لە کاتێکدا بەشداربووانی خۆپیشاندانەکان لەسەر سووتاندنی چەند کتێبێک و شکاندنی چەند پەنجەرەیەک دادگایی دەکرێن و دەهێنرێنە سەر شاشە، بکوژانی خۆپیشاندەران بە ئازادی دەسوڕێنەوە. پێشتریش ڕامانگەیان هەست ئەکەین تەخیرکردنێکی مەبەستدار هەیە لە دۆسیەکەدا و جورئەتێکی کەم هەیە، بۆیە هیوادارین بە دوواداچوونی زیاتر بکرێ و ئێمەش بەردەوامە بینلەوە و هەموو داواکاریەکان و هەموو بەڵگەکان خراوەتە بەردەم دادگا. ئەم قۆناغە قۆناغی لێکۆڵینەوەیە، قۆناغی کۆکردنەوەی بەڵگەکانە، بەڵام خۆ دواخستن بە مەبەستدار ئەبیندێ لە بەدەستێنان و کۆکردنەوەی بەڵگەکاندا دیارە ئەمەش کاریگەری خراپ بخاتە سەر ئەوەی دوجار بکوژە ڕاستەقینەکان بدۆزرێنەوە و بە سزای یاسایی خۆیان بگەن. لە چەند ساڵی ڕابردوودا لە خۆپیشاندانەکانی قەزای سەید سادقدا بۆ داواکردنی خزمەتگوزاری مافە سەرەتاییەکان سێ گەنج و مێر منداڵ بە ناوەکانی بڕیار حەسەن، ئاکار جەبار و هەرێم عەلی شەید کران سەرڕای تۆمارکردنی سکاڵا، بەڵام تا ئێستا هیچ کەس لە سەرکوشتنی ئەو خۆپیشاندانانە دەستگیر نەکراوە و سزا نەدراوە. کە سوکاری قوربانیانیش داواکارن چی دیکە کەیسە یاساییەکان بەلاڕێدا نەبرێن و ڕێگە نەدرێت تۆمەتباران لە دەست دادگا دەرباسیان بێت. سوێ محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سەید سادق.